ئێمە ئیمڕۆ وەکو زانکۆی جیهان کەمپی هەولێر هەڵساین بە سازدانی چوارەمین کۆنفرانسی نێودەوڵەتی لە بواری ژینگە و زانستە پزیشکیەکان کەوا ئەم کۆنفرانسێکی نێودەوڵەتی زانستیە نزیکەی 50 توێژینەوە لەخۆ دەگرێت. ئەم توێژینەوەناش هەندێکیان توێژینەوەی ناوخۆنە، هەندێکیان توێژنێ و لە وڵاتانی عەرەبی، هەندێک لە وڵاتانی ئەوروپی وەکو بریتانیا و لە سوید و لە هۆڵندا و نەرویج ئەوانە بەشداریان کردە. ئامانج لەم کۆنفرانسە نێودەوڵەتی دووشتە. یەکەمیان ئەوەیە بۆ ئەوەیەکەوە وەکو باڵێن نەشاتێک و ئەکتیڤیتێک بۆ زانکۆکەوە زانکۆ لە پاش مەسەلەی خوێندن توێژینەوەی ئامانجی دووەمی و هەروەها بوارێک تریش ئەوەیە کەوا بۆی بتوانین بواری بایۆلۆجی و زانستە پزیشکیەکان لە کوردستان پەرە پێ بدەین و هەروەها بتوانین کەوا با بڵێن توێژەرەکانی نێودەوڵەتی داوەتمان کردنێ بۆ ئەوی بتوانن لینچێک لەگە توێژەرەکانی ناوخۆ دروست بکەن بۆ ئەوی بتوانین لە بواری بایۆلۆجی و زانستە پزیشکیەکان خزمەت بە زانکۆ و بە خوێندکاران و قوتابیان بکەین.